ڕێکخراوی دڵپارێزی کوردستان بە پێوەی سنتەرێکە با بەڕێوە کە تایبەتە بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ساڵانە ئەو یادانەی کە تایبەتە بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت هەر جارە و بە جۆرێک با بڵین پلاندا ڕێژێ بۆی چۆن بتوانێت وەکو باسم لێ کرد بە کۆمەلگای بناسێنێت ئەم کارەش کە ئەمڕۆ کراوە سوودمەندی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتن کە ڕۆژانە کار لەسەر با بڵین ئەو بابەتانەکەن بە ئامانجی ڕاهێنانیان و بەرەو پێشخستنی تواناکانیان بیری لێ کراوەتەوە کە چۆن کۆکرێتەوە لە پێشانگایەکە و ئەمڕۆ نمایش کرێت. بەڵێ پێشانگاکە با بڵین بەرهەمی 27 مناڵە وەکۆی ئاماژەم پێکرد کە ڕۆژانە سەردانی سەنتەرەکەکەن بریتە لە 47 سابلۆی قەبارەی جیاواز مەبەستیشمان بوو لەو ڕۆژەیە 47 تابلۆ عەڕزکەین لەبەرەوەی وەکو ئاماژەم پێکردەوە دیسان یەکێکە لەو گرفتانەی کە با بڵێن ئەم ڕۆژەی ئەم بابەتەی دروست کردووە 65 کاری دەستی قەبارەی جیاوازیش ئەمڕۆ نمایش دەکرێت. پیرۆزبای لەسەر مناڵان و مامۆستایان و ڕاهێنانی ڕێکخراوی مناڵپارێزەکەم و بە تایبەتی سەنتەری ڕاهێنان و پەرەپێدانی خاوەن پێداویستی تایبەت سەنتەری مناڵپارێز هیوادارم تەمەندرێژ من هیوادارم دەیان و سەدان سەنتەری ئاوام شارە پێویست بێتی هەموو خێزانەکان بە تایبەتی ئەم مناڵانە مناڵێکی ئاسایین پێویستە وەکو هەموو تاکێکی کە مافیانەیە